ئێمە لە ساڵی 2019ەوە نێزیکەی 30 میلیارد دینار زەرەر بەر خاوەن چێلگە پەلەوەرەکان کەوتووە. بێپلانی حکوومەت یاریەم زیانێکی زۆری لە چین و توێژە جیاوازەکان داوە وەک خۆیان باسییان کرد بەهۆی بێپلانی حکوومەت و بەدەمەوە نەهاتنی بۆ کێشەکانیان لە ماوەی 1 ساڵدا 30 میلیارد دینار زیان بە خاوەن کێڵگە پەلەوەرەکان گەشتووە. خاوەن کێڵگە پەلەوەرەکان سەریان لەوە سوڕماوە لە کاتێکدا 80,000 تەن گۆشتی سپی و 500 ملیۆن هێلکە لە پێداویستی ناوخۆی کوردستان زیاتر بەرهەم دەهێنن. بۆچی بازاڕەکانی کوردستان لە هێلکە و مریشکی تورکی و ئێرانی جمەیان دێت؟ بە پێویستی ئەم شارە تقریبا نزیکەی 70,000 تەنە بەڵام بەرهەمی لە سەروی 150,000 تەنە کەواتە ئێمە ئەتوانین نەک پێویستی پارێزگای سلێمانی بە گەرمیان و هەڵەبجەوەدا دابین بکەین بەڵکو ئەتوانین لێشی هەناردەی دەرەوەی پارێزگا بکەین. جگە لە مریشک ئێمە هێلکەش بەرهەمانەیە دیارە بەرهەمی هێلکەمان نزیکەی ملیارێک و 250 میلیۆن هێلکەی لە ساڵێکە. ئێمە خۆمان پێویستیمان بە 850 میلیۆنە کەواتە نزیکەی 500 میلیۆن ئێمە لە پێویستی خۆمان زیاتر هەیە. یعنی ئێمە لە پیشەسازی پەلەوەر سەرکەوتنی باشمان بەدەستێناوە بەڵام بێ سیستمی پێوە دیارە بێ سەروبەرەیی پێوە دیارە. بۆیە خاوەن کێڵگا پەلەوەرەکان ڕاشیان گەیاند چیتر ناتوانن لاگەڵ کەم دەرخەمەکانی حکوومەت هەڵبکەن و باجی بڕیارە هەڵەکانیان بدەن لەبەرەوە دەبێت هەرچی زوان نرخێکی جێگیریان بۆ دابنرێت و بازاڕێکیشیان بۆ بدۆزرێتەوە. هاوکات با پێویستیان زانی کە هاوردەکردنی مریشک و هێلکە لا دەرەوە بە هەموو شێوەیەک قەدەغە بکرێت. نرخ خۆ دەزانی ماوەیەک لەمە پێش زۆر دابەزی بوو. خاوەن چێلگە پەلەوەرەکانیش ئامادە نین و تەحاملی زەرەدی لەوە زیاتریش ناکەن. ئێمە لە هەرێمی کوردستان بەروبوومی ناوخۆوە تا مریشکی سپی لە 100 تا 100 هیچ گومانێکی تیانە زیادە. بەڵام ئەم کەرتە ڕێخستنەوەیەکێوێ هاوکارێکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هاوکاری نەک بە پارە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بە پلانێکی جوان و تۆکمە بێ ئەم کەرتە ڕێخاتەوە ئێمە ئەو کاتە ئەتوانین هەناردەی دەرەوەشی بکەین. لە دوو خاڵی سەرەکی یەکەم ڕێگەگرتن لە هێنانی مریشکی بەستوو کە ئێمە هەمووان ئەزانین ئێستا بڕۆ زۆربەی سوپەرمارکتەکان پڕن لە مریشکی بەستوو. خاڵێکی تر هەرە گرنگ کە حکوومەت ئەبێ ڕۆڵی هەتیا هەبێ ئەوەش ئەوەیە بازاری بۆ دامینکە. ئێستا ئێمە هەستەکەین هۆڵی پەلەوەرەکان زۆر بووە بەخێوکردنی پەلەوەر زۆر بووە لە شاری سلێمانی لە پێویستی خۆمان زۆرترە یعنی کەواتە ئەبێ ئێمە بازاری بۆ بدۆزینەوە. دیارە حکوومەتی عێراقیش بریارێکی دەرکردووە ڕێگەگرتن لە هێنانی هەم مریشکی بەست و هەم هێلکەوە ماسی بەداخەوە تا ئێستا ئێمە هەستەکەین ڕێگریەکی تەواو نەکراوە لە لایەن خۆمانەوە بۆ هێنانی مریشکی بەست و هێلکە. لە سنووری سلێمانی و گەرمیان 1250 پرۆژە هەیە کە خۆی لە 1300 هۆڵی بەرهەمهێنانی مریش دەبینێتەوە. 50 پرۆژە لە سلێمانی و 35 پرۆژەش لە هەڵەبجە و گەرمیان زیادی کردووە و چەندین کەسی دیکەش داوای پێدانی مۆڵەتی دروستکردنی کێڵگەی پەلەوەریان کردووە. بەوتەی خاوەن کێڵگا پەلەوەریەکان لە هەرێمی کوردستان ملیارێک و 250 ملیۆن هێلکە بەرهەم دەهێنرێت. لەو ڕێژەیەش 500 ملیۆن هێلکە لە ناوخۆی کوردستان زیادە. هەروەها تەنها لە پارێزگای سلێمانی لە ساڵێکدا 150,000 تەن گۆشتی سپی بەرهەم دێت. ئەمەش 80,000 تەنی لە سەروی خواسی ناوخۆیە. بەڵام لە جێگەی ئەوەی کە هێلکە و مریشک لە هەرێمەوە ڕەوانی دەرەوە بکرێت ڕۆژانە دەیان تۆن هێلکە و مریشک لە وڵاتانی دراوسێەوە بە قاچاغ دەهێنرێتە هەرێم و لە بازاڕەکاندا ساغ دەکرێتەوە و حکوومەت یاریێمیش بێ پلانە و تەنها ڕۆڵی تەماشاکار دەبینێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.